سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ باشین! هیوادارم هەمووتان باش بن. باشە پێم بڵێ ئەمڕۆ دڵخۆشن کەم ناتوومەتە گوندەکەیەوە؟ منیش زۆر دڵخۆشم لەبەرەوەی یەکەم جار هاتوومەتە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بە ئێوەی ئازیز کەوتووە. ئەدی پێم بڵێن ئەم گوندە ناوی چییە؟ چاڵە خەزێنە سەر بە ناحیەی کوێیە؟ ئافەرین! ئەی ناحیەی زەلان سەر بە قەزای کوێیە؟ ئەی چوارتە سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵێک قایم بۆ خۆتان! هەر بژین مناڵەکان حەزەکەن یەک بێمەلاتان و پرسیارتان لێ بکەم لەسەر گوندەکەتان؟ زۆر باشە ئێمە ژمارەیەک مناڵی جوانمان لەگەڵایە ئەمڕۆ وایە؟ ئافەرین سیامان چۆنی؟ باشی؟ سیامان جانەوە تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی دوو ئەی ئافەرین هەر بشی سیامان باشە گوندەکەی ئێوە قوتابخانەی تایە؟ تیا نییە؟ بۆچی؟ چووکە مناڵیکەم لێیە ئۆ لەبەرەوەیە؟ ئەی باشە حەزەکەی کە گوندەکەتان قوتابخانەی خۆی هەبێ؟ دێ ئێمەش بۆ هیواین کە وەزارەتی پەروەردە قوتابخانەتان بۆ بکاتەوە و لێرە بخوێنی. باشە سیامەت ئەی پێم بڵێ مناڵانی ئێرە لەکوێ خوێنن؟ لە چوارتە. لە چوارتە؟ بەچی هاتوو چۆکەن؟ سارە. بە سارە؟ ئەی باشە پێم بڵێ کە هاتوو چۆکەن بۆ قوتابخانە خۆتان لە جامی سیارەکەەوە دەرەکەن؟ بۆچی؟ چونکە ئەکەوین کارێکی هەڵەیە و ڕەنگە بکەوینە خوارەوە وایە؟ ئافەرین سیامەند جان سیامەند مناڵێکی زۆر ژیر و زۆر عاقڵە بەو هیوایم کە هیچ کاتێک تووشی کێشە نەبێت و بەردەوام بیشبی لە خوێندن باشە؟ یەک چەپڵێک قایم بۆ سیامەند. گۆیار چۆنی؟ باشی؟ ئەحواڵە چۆنە؟ گۆیار ئەو تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەنی؟ پۆلی 5 کەواتە تۆش لێرە ناخوێنی وایە؟ گۆیار باشە تۆ پێم بڵێ ئەبێ مناڵ ئەگەر لە گوندەکەیانە قوتابخانە نەبێ ئیتر بڵێ من ناخوێنم و ناچم بۆ قوتابخانە؟ نەخێر بێت چی بکە؟ ئەبێ بڕات بۆیە فێری شت بێ. ئافەرین بۆ ئەوی فێری شت بێ وایە؟ باشە ئەگەر مناڵێ خوێنەواری نەبێ هیچ فێرە بێ؟ نەخێر. ئافەرین زۆر باشە. باشە تۆ پێم بڵێ هاوڕێ و زۆرە؟ چاوڕێکە زۆر خۆشەوێ؟ وەڵا دانەیەکە نای ئاریا. ناوی چییە؟ ئاریا ئەی بۆ نەوێنا لەگەڵ خۆتا بۆ بەرنامەکە؟ لە سلێمانی. لە سلێمانیە؟ دە باشە سڵاوی بۆ بنێرە بڵێ ئاریای هاوڕێم سڵاو لێبێ زۆرم خۆشەوی. باش دەی
ئەریە هاوڕێم سڵاو لێ زۆم خۆشی ئافرین هەر بژی کۆیارگیان یەک چەبڵێ قایمی بۆ لێبەر پەری بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئافەری پەری گیان هەر بژی پەری بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین هەر بژی پەری بەڵێ باشە تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ ئادی پێم بڵێ کە لە قوتابخانەیەتەوە جلوبەرگەکە و چی لێەکەی ئەیکەمە ناو تاکەکەم ئافرین ئەی باشە ئەبێ مناڵ جلوبەرگەکەی ئاوا فرەیە لەسەر قەنەفە و لەسەر سیسە موشتەکەی نە بۆچی چونکە دواهی هەڵەڕژێ کارێکی هەڵەیە وایە بەڵێ ئافرین پەری گیان هەر بژی پەری بەڵێ ئەی گۆرانی ێزانی بەڵێ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ باش کەرشک لانە و لانە گوێی لاسەر پێشتانە زۆر ژیر و میهرەبانە ماسک ئەکا ڕۆژانە کەروێشک زۆر وریایە ڕقی لە کۆرۆنایە خۆی و گشت هاوڕێکانی خۆپارێزن بە جوانی کاتێکە یاری ئاکا خۆی لا کەس نزیک ناکە پێشاوی نانیش بخوا دەستاکانی پاگەشوە ئافرین یەک چەبڵی قایمی بۆ لێبەر هەر بژی پەری گیان لاوی چۆنی چۆنی باشی باشم لاوی ئا تۆ وا بزانم لە کوردستان ناژیت وایە وایە لە چه وڵاتێکەژی بەریتانیا بەریتانیا ئا ئەی ئافرین لاوی ئا باشە تۆ چیتر خوشک و برای تۆیە لۆنا لەیس لۆنا و لەیس ئا ئێوە بەسەردا ناتونەتەوە بۆ کوردستان بەرێ کوردستان خۆشە خۆشە چەندێ خۆشە زۆر 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 یان زۆر 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 خۆشە ئافرین باشە لاوی ئا تۆ لە بەریتانیا هاوڕێ و زۆرە ئا ئەی باشە مناڵەکانی ئەوێ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەن بەرێ ئافرین تۆشە بێ بە هاوڕێکانی ئەوێ و بڵێ کە ئیتر سەیری ماوەی مناڵانی کورساتکەن بۆ ئەوەی ئاشنا بن بە هاوڕێکانی ئێریان باشە باشە ئافرین یەک چەبڵێ قای بۆ لاوی لەیس بەڵێ چۆنی باشی باشی باشم لەیس بەڵێ تۆ لە بەریتانیا بەڵێ هاوڕێی کوردێ هەیە بەڵێ لەوێ هاوڕێی کوردێ هەیە بەڵێ باشە لەوێ لە پۆلی چەنی لە مەکتەبی بەڵێ لە قوتابخانەی بەڵێ ئەی لە سکوڵی چەنی لە پۆلی چەنی پێنج شەش زۆر زۆر باشە ئافرین لەیس بەڵێ ئەی تۆش وەکو لاوی حەزە لە کوردستانە بەڵێ چەندێ زۆر 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 ئەی منە خۆشەوێ بەڵێ منە خۆشەوێ بەڵێ ئەی باشە کە چوویتەوە ئەوێ بە هاوڕێکانە ئەڵەی زیتەڵە هاتبوو بۆ لامان بەڵێ ئافرین یەک چەبڵێ قایمی بۆ لێبەر ڕۆزی بەڵێ چۆنی باشم باشی ڕۆزی بەڵێ لە پۆلی چەنی چوار ئەی گیان ڕۆزی و جلە جوانانە چییە لە بەرتا هەڵا جلی کوردیە جلی کوردی تۆ حەزت لە جلی کوردیە بەڵێ ئافرین ئەدی پێم بڵێ جلی کوردی ئەبێ بۆ قوتابخانە لە بەریکەین هەموو ڕۆژێ ناوەڵە نابێ بۆ لەبەرەوەی قوتابخانە پۆشاکی خۆی هەیە وایە بەڵێ ئەبێ جلی کوردی بۆ بۆنەکان لە بەرکەین بۆ نەورۆز لە بەرکەین بۆ جەژن لە بەرکەین وایە بەڵێ ئافرین ڕۆزی لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین زۆر زۆر باشە ڕۆزی بەڵێ باشە ئەی تۆ لەکوێژی بەریتانیا بەریتانیا ئەمبێ لەگەڵ خۆتە بەڵێ حەزەکەی بێم لەگەڵ تۆیە بەڵێ لەوێش بەرنمەیەکەکەین لەگەڵ هاوڕێ کوردەکانی ئێوێمانە باشە بەڵێ ئافرین یەک چەبڵێ قایم بۆ ڕۆزی گیان ئاتینا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ئاتینا لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو
زۆر زۆر باشە ئافرین هەربژی ئاتینا بەڵێ باشە ئادی لەمانەی ئێرە کی هاوڕێتن کەسیان ئەوەی دواوە ئێ دڵە ئەوە یعنی هەمویان وایە ئێ باشە پێم بڵێ ئێوە بەیەکەوە چی یاریەکەکەن کاتێککە قوتابخانە نابێت و پشووە بێ هەموو یاریەکەکەی هەموو یاریەک ماڵە باجێ نەشەکەن تۆ ئەزانی شووتی قاشکەی ئەی چۆنە بێ ئەگەر میوانە هاو نەزانی شووتیان بۆ قاشکەی ها نازانم ئاتینا باشە لە قوتابخانە گۆرانی هۆنراوشتیا فێر کردووی بەڵێ ئادی شتێکم بۆ بڵێ کەروێشکە و لانە و لانە وێلا سەر بشدانە زەرژیر و مێحنەبانە ماسک دەکا ڕۆژانە کەروێشک زەروریایە ڕقی لە کۆرۆرایە ئۆی و کشتا ڕێکاری خۆپارێز بەجوانی کاتێکە یاری دەکا خۆی لە کەس دزی داکا پێش ئەوەی داریش بخوا دەستەکاری پاگەشوا یەکچە بڵێ قایمی بۆ لێبەن ئافرین هەر بژی سان چۆنی باشی شکور بەڵێ ئەی لەخوا بەزیابێ زۆرم پێخۆشەکە باشی سان بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 بەڵێ ئەی ئافرین هەر بژی سان بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکەن بەڵێ چی و چی تەماتە و بیبەر و شت تەماتە و بیبەر و شر بەڵێ باشە خۆتانەی خۆنیان لە شاری شەی فرۆشنەوە خۆشمانی خۆن و لە شاریشی فرۆشین هەر زۆر زۆر باشە ئافرین باشە تۆ لە کاری کشت و کاڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ ئەی ساڵانە دار ئەچێنی بەڵێ ئاها ئەم ساڵ چەند ساڵی 15 ئەی ساڵێکی ترەبی بە چەند ساڵ 12 باش بەڵێنم پێیەی ساڵێکی تر لە کاتی ڕۆژی لە دایک بوون تا 12 نەمان بچێنی لە گوندەکەتان بەڵێ بەڵێن بێ بەڵێ ئافرین دەکەواتە کە دارەکانە ناشت ئەبێ وێنەی خۆت و دارەکانتم بۆ بگریت و بینێری ئێمەش لە پەیجی زیتەڵەدایە بەسێنین باشە بەڵێ ئافرین یەکچە بڵێ قایم بۆ سان بەریە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش بیت باشی بەڵێ بەریا لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین بەریا بەڵێ باشە تۆ کاتێککە پشووی هاوینە لە ماڵەوە کاتەکانت چۆن بەسەرەبەی کاتەکان وڵا دائنیشم بەکات بۆمبایلەکەم وتر دانێم و ئەگەر هەر مەکتەبیش نەبێت تۆ سستایەکەم و تاڵ ئەی باشە یاری بە مۆبایلەکەی بەکاتێکم نابێ یاری بکەی ئەبێ سەیری ئەو شتانە بکەی کە لە یوتوب سوودی هەیە بۆ نمونە گیان کاتوا سێریەکەم ئافرین نابێ یاری پێ بکەی یان سەیری ئەو شتانە بکەی کە بۆ گەورەیە وایە وایە باشە تۆ حەزت لە کتێب خوێندنەوەیە حەزت لە چیرۆ خوێندنەوەیە منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوت گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵ پارێز دەریەکە و دابەشێکا بەسەر مناڵانە ژمارەیەکی زۆر چیرۆکی تایە زانیاری بە سوودی تایە یەکتر ناسینی تایە لەگەڵ مناڵانی عزیزە منیش بۆ مێناوی بۆی وایم کە سوودی لێ بینن باشە باشە بەریا بەڵێ ئادی بزانم گۆرانی شتی وازانی بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ یەک تەنها خوددایە دوو بابە ودایە سێ خوشک و براکانم چوار هاوڕێیەکانم پێشڕوونەکانی ئیسلام تشکاتی لە خەواستان حاوبۆنانی بەیانیان شەش بەرەو قوتابخانەمان بۆ دەستپێکی وانەکان داوەڵا بەشراوەکان ئانی کە پێخەمەرمان بژدەی باشتی پێداین ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر لیا چۆنی باشم باشی لیا گیان تۆ چوویتەتە قوتابخانە چووی باشە تۆ چەند ساڵی لیا 5 ئۆ لیاش لێرە ناژی وایە لیا تۆ لە چ وڵاتێکەژی ئەدی مناڵەکان پێم بڵێ لیا لەکوێژی بەریتانیا ئەویش لە بەریتانیاژی کەواتە زۆربەی ئەم هاوڕێیانەمان کە ئەم ڕواتون بۆ ئێرە لە دەرەوە ژین بەڵام لەبەر بەرنامەکە پیان خۆش بۆ بێنە ئێرە وایە
بیا کوردستان خۆشە ئەی تۆ حەزەکەی لێرە بیان بڕۆیتەوە لێرە ئافرین لیاجان وڵاتی خۆمان شیرینە کوردستان زۆر خۆشە هەرچەنە لە وڵاتانی تریشبی بەڵام هەر حەزەکەی بەردەوام لە کوردستان بژی وایە؟ ئافرین یەک چە بڵێ قایم بۆ لیاجیان هەر بژی شازی گیان چۆنی؟ باشم باشی؟ ئافرین شازی لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار ئافرین من نەزانم شازی زۆر حەزی لە پێکەنین و نوکتەوشتی وایە؟ بەڵێ ئافرین شازی باشە پرسیارێکی لێ بکەم لەسەر ناوی گوندەکەتان گوندی چاڵە خەزیێنە ناوەکەی زەین لە چێواتووە؟ بەڵێ ئادی لە چێواتووە چونکە چەمی لێیە یعنی چەموئاوی لێ بۆیە ناویان ناوە خەزیێنە؟ بەڵێ وەکو خەزیێنە وایە ڕاستەکە مناڵان بەڵێ ئەبێ ئەوە بزانن کە ئاو زۆر لە ئاڵتون و لە نەوت و لە هەموو شتێک بە نرخترە چونکە ئێمە ئەگەر ئاومان نەبێ ناتوانین ئاڵتون بخۆین ناتوانین نەوت بخۆین وایە؟ بۆیە پێویستە ئاو بە فیڕۆنین ئەگەر تەنکی ماڵەکانمان پڕ بوو ئەبێ بیگرینەوە ئەگەر لە شوێنێک ئاو هەبوو بیپارێزی نابێ پیسیکەین و خراپیکەین باشە؟ شازی؟ بەڵێ باشە پێم بڵێ تۆ زیاتر چی یاریەکەکەی لەگەڵ هاوڕێکانتە؟ چاوشاکێ چاوشارکیە؟ باشە ئەی لە قوتابخانە ئەگەر لە پۆلەکەتە شتێکەوت بێتە سەر زەوی تۆ چی لێکەی؟ هەڵێگرمەوە بۆچی؟ چونکە ژینگەکەمان پیسە بێ ئافرین ژینگەکەمان پیسە بێ باشە شتێکی ترە لێ بپرسم لەسەر ژینگە؟ بەڵێ ئەگەر ئێمە دار ببرینەوە بۆ خۆگەرمکردنەوە کارێکی ڕاستەیان نەڵێە هەڵەیە کارێکی هەڵەیە بۆچی؟ چونکە سروشتەکەمان تێگەچێ و ناشرینە بێ وایە؟ ئافرین هەر بژی شازی جان شازی ئادی سەیرێکی کامێرەکە بکە و ڕێنماییەکی مناڵان بکە بڵێ مناڵان پێویستە ڕێز لە ژینگەی کوردستان بگرین مناڵان دەبێ ڕێز لە ژینگەی کوردستان بگرین ئافرین یەکچە بڵێ قایم بۆ شازە گیان هەر بژی دەست خۆش شاتو چۆنی؟ باشی؟ ئەیکە جوانە شاتو گیان شاتو تۆ نەچوویتەتە قوتابخانە؟ بەڕۆڵاتم ئەی خۆش بوو؟ تۆ بۆ لە چەند ساڵی شاتو؟ وەڵا یەک ساڵی؟ ئەیکە جوانە من نەزانم شاتو نەچۆتە قوتابخانە وایە؟ شاتو حەزەکەی وەکو هاوڕێکانە زوو گەورەبی تۆش؟ کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیان زووەسی ئەبێ خواردن بخۆی ئەبێ هەموو میوەیەک بخۆی نابێ شتی پیس بخۆی باشە؟ باش ئافرین یەکچە بڵێ قایم بۆ شاتو لۆنا چی؟ چۆنی؟ باشی؟ لۆنا تۆ خوشکی لاویت وایە؟ ئافرین کوردستان خۆشە؟ منە خۆشە بێ؟ کەواتە کە چوویتەوە بۆ بەریتانیا هەموو ڕۆژێ سەیری شاشەی کورسات کە بۆ ئەوی ماوەی مناڵانمان ببینی باشە؟ یەکچە بڵێ قایم بۆ لۆنا سەرکان چۆنی؟ باشی؟ باشی؟ سەرکان ئادی پێم بڵێ کێ براتە لێرە یان کێ خوشکی تۆیە؟ کێ؟ خوشک و براوەیە لێرە سەرکان؟ ئەدی یەکچە بڵێ قایم بۆ سەرکان لێبەن هەر بژین مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەم گوندە جوانە لەگەڵ ئێوە یاسیس ئەبێ هەمووتان بەڵێنم پێبەن کە بەردەوام بن لە خوێندن کە هیچ کاتێکدا نەبرێن لە خوێندن ڕێز لە سروشتی گوندەکەتان بگرن پاک و خاوێن ڕای بگرن باشە؟ هەتا بەرنامەیەکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرێم خواتان لەگەڵ خوحافیز خواتان لەگەڵ